ئێمە وەکو نوێنەری فەرمانبەرانی سنووری پارێزگای هەڵەبجە کە زیاترین لە 550 فەرمانبەر بە دەقیقی 553 فەرمانبەرین، بەڵام لەبەرەوەی کە ڕۆژانە فەرمانبەرەکان زیاد دەکات بڵێن مانگانە زیاد دەکات ڕێژەکەمان دەقیق نییە. داوای مافی یاسایی خۆمان کە 3 ساڵە بکرێن بە هەمیشەیی 3 ساڵ تەواو بکەین ببین بە هەمیشەیدا ئەو مافەمانەکەین. لێرە گرت بووینەتەوە ئەگەر ئەو فەرمانبەرانی کە لە پشتمەوە بیان بینن ئەوانەی کە ئامادە بوون لە ئێرەش و لە هەموو شارەکانی کە لە هەموو قەزا و ناحیە و پارێزگاکانی کە هەموو یەک داوامان هەیە کە بکرێن بە هەمیشەیی 3 ساڵمان تەواو کرد بکرێن بە هەمیشەیی. هەمیشەش دووبارەمان کردەوە ئەیشڵینەوە لە 95 فەرمانبەرانی گرێبەست لە هەموو شوێنەکان 3 ساڵیان تەواو کردو مافەکەمان یاساییە بکرێن بە هەمیشەیی. قەرار بوو ئەبوو ئەم کۆبوونەوەانەی کە ئێستا ئیکەین لە 2014 و 15 بکرایە، بەڵام حکومەت لە وەزعیشی وایە بوو ئەم کۆبوونەوانە نەکرا لەبەر خاتی وەزع حکومەتی هەرێمی کوردستان. ئەو لە 2016 بکرایە بۆی نەبوونی و دابەزی نرخی نەوت و نەبوونی داهاتێک بۆ فەرمانبەران ئەو شتانە نەکراوە، بەڵام ئێستا حکومەتی هەرێم هیچ بەهانەیەکی نییە بۆ ئەوەی کە ئێمە نەکا بە هەمیشەیی. مافێکی یاسایی خۆمانە، فەرمانبەرمان هەیە 15 ساڵە، فەرمانبەرمان هەیە ئەگەر لە کامێرەکان دەرەکەوێت کە سەری سپی بووە تەمەنی کردووە نزیکی خانەنشینیە هیچ شتێک شمولی ناکە، هیچ مافێکمان نییە لە مافە، بەڵام لە ئەرکا لەسەر کارین وەکو فەرمانبەر هەمیشەیەکان کارەکەین، وەکو فەرمانبەرانی هەمیشەیی دەوامی خۆوان ئیدامە پێیاوە. من 12 ساڵە فەرمانبەری گرێبەست، هاوڕێم هەیە لەگەڵ خۆمایە 13 ساڵە فەرمانبەری گرێبەست، هەتا هەمە ینی کەمترین ما 13 ساڵە، من 12 ینی من لەوان کەمترم. ئیتر بە هەمومان بەخوا کێشەمانێ معاناتمانێت تەنها بچووکترینشت کە ناتوانین کەفالەت بۆ یەک کەس بکەین تەلەبێ لە زانکۆ پەیمانگەکان وەرەگیری ناتوانین کەفالەتی بۆ بکەین، ناتوانین ئیجازەی داکاتی بکەین، نە هەی مافوو امتیازاتمان هیچ نییە لە هیچ لە چاو فەرمانبەرانی هەمیشەیی و میلاکە درێخیمان نەکرۆ وەکو میلاک کارمان کورە بگرە زیاتریش 350,000 بەشی ژیان ناکا بەس دەبێ خۆمان بگوجین چی بکەین دەسەڵات نییە. چاوەڕێی حکومەتمان کرد بە هەموو شێوەیە، ئێستا ئەڵێ وەڵا کوالیتیتیان نزمە، من خۆم بێشەهادەت ینی بووم بە گرێبەست، بەڵام پەیمانگام تەواو کردووە. وەزارەتی خوێندنی باڵام 12 ساڵ خزمەتم هەیە گرێبەستم، ئەکە هیچ کەم تەرخەمیەکمان نەکردێ لە ئیشەکانمان ئاشان وشانی و فەرمانبەرە هەمیشەیەکان کارمان کردیە، هیچ مەسەلەن امتیاز و هیچ خزمەت و هینێکمان بۆ حساب نییە. ئێستا داوای ئەوە ئەەکەین، داوا لە سەرۆکی حکوومەت ئەەکەین، داوا لە جێگرەکەی ئەەکەین کە لایەکمان لێ بکاتەوە بمان کا بە هەمیشەیی.